ئێمە لە گەشتیاری زستانە شەهر دەوڵەمەندی ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ. ئەوە دانیش کەمێکی ترێت دابەزێت. نیمەنەکان زۆر زۆر جوانن لە پشتی منەوە. دانی چۆنی؟ باشیت؟ هاتی بۆ لام چی؟ سنۆ؟ دە بڕۆ دی بڕۆ بخۆ بڕۆ. ئەوێنە ئێرە دانی ئاوا بڕۆ ئاوا دەی بڕۆ ئاوا بڕۆ. خۆشە سنۆ؟ با لانەژێ ئێستا. تەقەیە؟ تەقاکەن نازانم چ. خۆشە سنۆ؟ زۆر مەڕۆ تەوابانەکەیت ئاوە مەڕ ئاوە نەڕ. ئەواتی مۆ ناو بەفر بە نەکێشی وای باوکەی جان بەفر بەم نەکێشە دێ بەفرم بە بنەکی ئەی باوکەی جان بەستەرم نا بەستەرم ناوەلەکە بەستەرم نا باشە ئاگاداری ئەی باوکەی جان بەفرە بۆ من هێناوە؟ ئادەی تێم نەگری ئای باوکە زیاد با منی بەفرە بە تۆ تێگرم وەڵا خسمە ملێەوە هیچ بەدە ملێەوە قاینە بۆی بتێکێن قاینە هیچ نییە خۆیڵە هیچ نییە. ئەی باوکە زیان بەفرتیاگرن لێ لا نەیگرن مرة باوکە جان وەرە با سنەوان دروستکەین وەرە با سنەوان دروستکەین. دانی ئادی سێرم بکە چیەکەن؟ دانی تۆپەڵە بگرێ لە ئاریدی جایەکی زۆر خۆش فێنێک تایبەت ئێرە کوردستانە بڵێ ئێرە کوردستان زۆر خۆشە دێ بەلانە بڵێ دێ یاڵە بەڕای کوردستان زۆر خۆشە دێ بڵێ کوردستان زۆر خۆشە کوردستان وەرە ئاوا بکە لێرە
چی خۆش اینجا لە دستانە چی خۆشە ئەم ڕۆژانە ڕۆژی خواردنی گەرمە کوتاوە سەر و پێیە چیتر ئەو خواردنانی کە لە کوردواری خۆمانە ساوەر بە مریشک شلەی ساوەر بوو ئەمان کرد زۆر زۆر تایبەت بوو هەندێک خواردنی تر شۆر بە ئەوانە کە دڵنیام ئەمانە هەمووی مەعدەی گەرمەکاتەوە بۆ گەرمیش باشە جا لە کوردواری خۆشماناڵێ لە ڕۆژی سارد و سەرمایە ئەو خواردنانە ئەوەندەی تر گەرم دەکاتەوە یەکێک لەو شتانەی کە هەبوو بە فەرمانە هێنا ئەمان کردە قاپێکەوە شەکرمان تێ کرد ئەمان خوارد بە کەوچک بەڵام ئێستا هیچ مناڵێک کەم مناڵێ توانێ بخوا لە بڕ یەکسەر نەخۆشەکەی جەستەی مرۆڤ گۆڕاوە مناڵ ئێستا تۆزێک کەمتر بەرگریان بەرامبەر بە نەخۆشی هەیە بەڵام تا فێرانکەین باشە بیان هین ئەم کەش و کێوە تاوەکوتان دیمەنە جوانەکان ببینن بەڕای من شتێکی زۆر زۆر باش بێت شەکیرە بەفرە بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ رسی جانی داپۆشی وەیم واکوداری بن بنارێ دێتە خوارێ ئەوادەم تاک بایانی چاولێگنانێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ ژێر باڵی ئەو بەفرادا بێپەروەهار دێم و ئاڕۆم فریشتایە دەستم ئاگرێ بم بە تاوە